زیاتر لە 2 ڕۆژە دارستانەکانی پارێزگای چانەکاڵێ لە تورکیا دەسووتێن و تاوەکو ئەمڕۆ چوارشەمە 23 مانگی هەژە هەوڵی تیمەکانی ئاگرکوژێنەوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە بێ ئەنجام بووە. ئاگرەکە بە خێرایی تەشەنە دەکات و بە گوێرەی لێدوانی بەرپرسانی تورکیا تاوەکو ئیستا 9 گوندی نزیک لەو دارستانە بە تەواوی چۆڵ کراون. عەلی یەلیکایا وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەیاندووە زیاتر لە 1200 کەس لە 9 گوندی نزیک لەو دارستانە ماڵەکانیان چۆڵ کردووە. ئاگرکەوتنەوەکە لە ڕۆژی سێشەمە 22 مانگی هەشتەوە لە پارێزگای چانەکاڵێ دەستی پێکردووە و بەرپرسان دەڵێن هۆکارەکەشی بەرزی پلەی گەرما و هەوای وشک و بای بەهێزی ناوچەکەیە. دەسەڵاتدارانی تورکیا دەڵێن تا بەیانی چوارشەمە ئاگرەکە نزیکەی 1500 هێکتاری لە دارستانەکانی ئەو ناوچەیە گرتووەتەوە و 48 کەسیش بەهۆی دووکەڵەکەوە نەخۆش کەوتون و گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەکان. هەروەها بەهۆی بەردەوامی ئاگرکەوتنەوەکەوە هاتوچۆی دەریایی کەشتیەکان لە دەریای ئیجەوە بۆ دەریای مەرمەڕە ڕاگیراوە. ئەمە یەکەم جار نییە کە دارستانەکانی تورکیا دەسووتێن. ساڵی ڕابردووش 203 ئاگر لە دارستانەکانی 31 پارێزگای تورکیا کەوتەوە و بەو هۆیەوە هەزاران هێکتار زەوی دارستانەکان زیانیان بەرکەوت و 149 کەسیش بریندار بوون و 3 کەسیش گیانیان لەدەستا. هەروەها لە ساڵی 2021ش بە هەمان شێوە ئاگر لە دارستانەکانی 53 پارێزگای تورکیا کەوتەوە و بۆ هۆیەوە 8 کەس گیانیان لەدەستا و 1500 کەسیش بریندار بوون. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.